بەڵێبینە لەنام بەردەوام بنەوە بەڕنامە بەیان باش کوردستان نشارەمە سێمکو ئەمە لە سپێکیشان باشە بگرم دێ لەسەر پشتێشانێ باڵم دیارە ئیروکەدا ئامژار تایبەت کرێ بۆن کەسێن کو پشتاواتش بزان پشتێشان چاوایە و چارەسەریە توێشنە هەلبەت چارەسەریاوی پڕێکن سروشتی زێدە ئەم دێ لەسەر باغون بۆ چەندەژی محەممەد پشدەری پسپۆرێ چارەسەریان سروشتی ستودیۆ میوانەمە زۆر بەخێر بێن بەتەن باش بەخێبێت سپاس بۆ بەرنامە بۆ تەلەڤیزیۆنی ئارتی کە دەتوانم بڵێم زیاتر لە تەلەڤیزیۆنەکانی کە گرنگی بە بواری چارەسەری سروشتیەدا سپاس دەکەم بەخێبێت. یەکەم جارباس لەوە بکەن کە پشتئێشان چۆنە و چۆن چارەسەری سروشتی بۆ پشتئێشانەکرێت. خۆی بابزانین بۆچی ئازار کە هیچێک هاواری پشتی دەکات چی ڕوودەدا. سێ جۆر گۆڕانکاری لە ناو پشتی مرۆڤدا ڕوودەدا. ئەگەر هات و برینداربوونەکە لە ئەنجامی ئەو جوڵە ناهەموارە یان ئەو قورساییە زۆرەی کە کەسەکە هەڵی دەگرێت ئەگەر برینداربوونێک لە ماسوولکەکان لە بەستەرەکان لە شانەتەڕەکاندا بوو ئەوە ئازار دروست دەبێ. ئەگەر هاتوو ئەو زیادەیە کە لە بڕبڕەکان یان لە ئێسقانەکانی جونگەکە دروست دەبێت زەختی خستە سەر دەمارەکان سەربوون دروست دەبێت و ئەگەر زەختی خستە سەر بۆ ڕێخوێنەکان جێژبوون دروست دەبێت. بۆچی ئەم ئازارە دروست دەبێت لەبەرەوەی یان بریندار دەبێ یان وەک پێویست بڕێکی تەواو لە خواردن و ئۆکسسیجینی پێناگا واتە خوێن باش ناچێت بۆ ئەو شوێنە ئەو کاتێک کە خوێن باش ناچێت بۆ ئەو شوێنە و بڕێکی ئۆکسسیجین و خواردنی وەک پێویست پێی ناگا پاشەڕۆکانیش ناتوانێت هەڵگرێتەوە چکە بۆچی ئازاد دروست دەبێ مانەوەی پاشەڕۆکانە. چارەسەرەکە چۆنە ئەو چارەسەر سروشتێکەوە دەیکات بگەڕین بە دوای هۆکارەکانیدا بابزانین ئەم بەپی حاڵەتەکان جیاوازن حاڵەتەکان جیاوازن مەسەلەن ئەگەر هاتوو ئەم حاڵەتەی کە ئەوە بوو تەنها برینداربوونێکی ئاسایی حاڵەتی کرد بەڵێ سێ حاڵەت ینی سێ گۆڕانکاریم کرد لە ناو جسمەکەدا بڵێ لەوانە برینداربوونی دەمارەکە زەخت کەوتنە سەر بۆ ڕێخوێنەکان لەگەڵ برینداربوونی ماسوولەکان ئەم سێ حاڵەتە چارەسەریان چۆنە ئەگەردانە هەر یەکان بە پێی خۆی ینی هەندێک جار هەیە تشخیصی نەخۆشیەکە ئەسیسمنتی نەخۆشەکە دەکەین بزانین هۆکارەکەی چی بووە یان ئەو گۆڕانکاریەی کە ڕووی داوە لە ناو بەربەرەکانی پشتدا ئایا لە کڕکڕاگەکەیە لە شانەوە بەستەرەکاندایە ئایا زەختی خستۆتە سەر دەمارەکان وەکو باسم کردیان مجرد برینداربوونێکە بەپێی ئەوانە جیاوازی دەکات لە شێوازی چارەسەر باش دێنە سەر ئەو شێوازانە بەس یەکەم جار چەند گرنگە دکتۆری مختص نەخۆشەکە ببینێت چارەسەر ینی نەخۆشیەکە تهدیدکە اینجا چارەسەری بۆ بکرێت بەدڵنیاییەوە تەشخیصکردنی هەموو نەخۆشیەک خۆی گرنگ لە تۆپدا تەشخیصکردنە وەکو عیلاج ڕەنگە ئێستا خەڵکێکی ئاسایش بزانێ عیلاجی فڵان نەخۆشییان چییە بەس تەشخیصکردنەکە گرنگە بەس گرفتەکە لە چدایە زۆر بەسەراحەتەن دەیڵێم ئێمە ئەو کاتە پێویستە نادەین بە نەخۆشەکانمانجا ئەمە تەبەن شتەکان نسبین بەشێکی زۆری ئەو حەقە نادەین بە نەخۆش وەک پێویست نەخۆشیەکە و نەخۆشەکە و نەخۆشیەکە هەڵسەنجێنین بۆ ئەوەی بەوردی و بە ڕێگایەکی دروست بگەینە ئەو دەرەنجامەی کە تەشخیصی نەخۆشیەکەی چییە. ئەگەر باز لە نەخۆشخانەکان بکەین لە نەخۆشخانەکاندا مەسەلەن ئێمە بەشێکمان هەیە بەشی ڕۆماتیزممان هەیە لە ڕۆژێکدا 120 نەخۆشمان دەبینین دکتۆرێکی اختصاص و دکتۆرێکی ئەوە نەخۆشیە ئەوە زۆر بووە ئەوە بڵاو بوو پژێشی یەکێکە لەو نەخۆشیە باوانەی کە لە هەموو جیهاندا ژمارەیەکی بەرچاو خەڵک توش دێ و وڵاتان بڕێکی زۆر لە پارە تەرخان دەکەن بۆ چارەسەری ئەم نەخۆشیە و بڕێکی زۆر پارە سەرف دەکەن بۆ ئەو کرێکار و موچەخۆرانەی کە ناتوانن دەوام بکەن لە ئەنجام باشە چارەسەر سروشتەکانی چ جیاوازێکی لەگەڵ چارەسەری دیکەیانی چارەسەری سروشتی وەکو جاری پێشوش باسمان کرد یان تەواوکەرە بۆ چارەسەرەکانی کە یان چارەسەرێکی بنەڕەتیە بە تەقدیری من لە 90 ئەوانەی کە پشتیان دەهێشێت و بە کورتیش بڵێن تووشی ئینزیلاق دێن لە ڕێگای چارەسەری سروشتیەوە دێنە سەر چارەسەرکردن بە مەرجێک هەموو ئەو ئەدەوات و پێداویستیانەت هەبێ کە نەخۆشیەکە پێویستێتی ئەو ئەدەواتانە چین لەوانە ئەمە یەکێک لەوانە ڕاکێشانی پشت و ملە و فەقەرەکانی ملە IFTە TNS ئەڵتراساوندە ئێستا شتێکی تازە پێیا بۆ پێی دەڵێن بایۆ فیدباک ینی ئەمانە چین لەوانە زمانی تۆڵەوەیەوە بزانن بەس خەڵکی زۆریان تەزیکارەبن لێرە هەن ئەوانە لەکوێ لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان لە سنتەرە تایبەتیەکاندا هەیە بەس بەداخەوم لە سنتەرە حکوومیەکاندا
زۆر پەکەوتەین بە تایبەتی لە سلێمانیدا زۆر باشنی بەڵێ بەشێکی زۆری ئەو کەسانی کە پشتیانێشە ینی یەکسەر لەوانێ پشتی بۆ بشێن هەنی پشێلان ئەوکو دینێکی لاتوە ینی ئاساییە شێلانی ئەو کەسێکە پشتی دەیەشێت ئاساییە شێلانی پشت بە هەر جۆرێک بێت شێلانی پشت شتێکی زۆر زەروریە بەس شێ دەیکات وە چۆن دەیکات و بە چ ڕێگایەک دەیکات ئەوە ئەساس ئەوانەی کە با بڵێن ئێمە شێلانی پشت ئەو شێلانە تووبیەمان جیاوازێکی زۆری هەیە لەگەڵ شێلانێکی عشاعری خۆمان جیاوازەکەی چیە ئێوە دەمارەکان تهدید دەکەن دەبێت ئیتیجاهی ینی ئاستی ماسوولکەکە لەکوێوە دەست پێ دەکات بۆ کوێ دەڕوا بۆ ڕێخمێنەکان چۆن دەڕۆن چۆن دەێن دەبێت بەم ئاستانە بێت نەک وەکو کوردەواری خۆمان دەنا ئێمەش وەکو لە بوارەکانی چارەسەری سروشتی من کە خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر خەبیرم لە مەساجدا بە پەنجەکانی دەستم بە مەچەکەم بە ئانیشکم حتا بە قولە پێشم دەتوانم مەساج بکەم بەس منیش کە خۆم بە خەبیر داناوە وەک پێویست شارەزایەکی ئەوتۆم نییە بەڕاستی پێویستیمان بەوە هەیە خەڵکێکی شارەزا با کەمێک یانیزیاتر وەربینەوە بەشێکی زۆری وانی بۆ منە کە پشتە شێلن ینی بە لەپی دەست یانی زیاتر بەم جۆراگەر ینی ئەم شێوە یانی هیچ زەرێکی هەیە بە تایبەت بەشی سەرەوەی پشتانی شانی زەرەری نییە نه زەرەری چی هەیە شێلان بەس ئەوەیە تۆ بەس لۆ کردیارە شێوازی شێلانەکە ڕەنگە شێوازی شێلانەکان جیاوازیان هەیە هەندێک جار هەیە ئێستا من ئەگەر ئانیشکم بەکار بێنم من بنمونەیەکت بۆ دێنمەوە ئەم تیژاییە لەسەر ئەم شوێنانە گیر دەکەین کە سپازمە کە تەشەنوجی کردووە کە گرش بۆتەوە زۆر بەهێواشی ئەو شوێنانی کە تەشەنوجی کردووە لەسەری ئەم نوکە تیژەی لەسەر دەژێڕین بەهێواشی ئەو شوێنانەی مەسەرەن وەکو سمت یان ئەو شوێنانەی کە ئازاری زۆرە ئەم بارەپانە هەموو قورسایی خۆمانی دەخەینە سەر ئەمە جیاوازەکان ئازاری نییە کاتێ بە پێچەوانەوە بۆ ئەوەی ئازار کەم ببێتەوە باش زۆر جار کە بە شێوە عشایرێکی خۆمان پشتی کەسێک گەشێن ئەڵێن ئەوە کۆڵنجی کردووە و نازانەوە ئەو شتە ئەمانە خراپ نین یعنی ئەو کەسانێک کۆڵنجەکە ڕاستە یعنی ئەڵێن گرێ لێ دەرکەوتووە و کۆڵنجگرێ ئەمە گرژی ماسوولکەکانە ئەمە وەتەرەکانە تۆزە گریژ دەبێت ئەو کۆڵنجەی باسەکان چیە زۆر باسەکەی کۆڵنج کام جۆر تو بەستەن جۆرێک کرد پێشتر ینی گرژ بوونەوەی ماسوولکەکان بە کوردی خۆمان پێی دەڵێن کۆڵنج یعنی مانەوەی پاشەڕۆی دەرەنجامی ئەو تەفاعولەتە چیمیاویانەی کە من جوڵەیەک دەکەم ویستی بە چارەسەری سروشتی ئەمیژە خوشتێکی کاتیە زۆر جار بە شێکی کاتی ڕەنگە تووشی و حاڵەتەوی حاڵتی کۆڵنج کە بەسم کرد بە تاکید کاتی خۆ بەخۆ چاگە بێ بەس پاشەڕۆ جێ دێڵێ مەسەرەن بۆ جاری دووهەم و سێهەم خۆی گرفتەکە چێ بە ئێمە دێنەوە سەر فەقەرەکان ئەگەر فەقەرەکان ماسوولکەکان بەهێز بوون ڕاضەی باشیان پێکرا شێلانی باشیان پێکرا خۆی با ڕاستێک بڵێن خۆی ئەگەر لە ڕوانگەی تەندروستیەوە باسکەین باش وایە هەموو 15 ڕۆژێک جارێک مەساجێکی عامل بۆ بکرێ بەس نەک ئەو مەساجی ئێستا لە ئوتێلەکانە هەیە خۆش یعنی بۆ ئەوەی تۆ هەر گرژیەکدا هەر شوێنێکدا هەبێ شێوازێک لە خاوبوونەوە یان هەستپێکردنێکی ببێ بەس ئەوەی کە ئێمە دێڵێن شێلانێکی تووبیانە نەک ئەو شێلانەی لە ئوتێلەکاندا دەکرێت بۆ کاریشی تر بەڕاستی ئەمە جیاوازیان زۆرە هەموو هەوڵەکان بۆ چییە؟ هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە گرژی ماسوولکەکان نەمێنێ کاتێکیش گرژی ماسوولکە نامێنێ خوێن باشتر دێت و خواردن ئۆکسسیجین باشتر دێت و پاشەڕۆکان باشتر دەڕۆنەوە لەو کاتەدا بواری جوڵە لەسەر ئەو ماسوولکانە لەسەر ئەو جومگانە یان لەسەر بەربەڕەکان زیاتر دەبێت و تاکو هێز و توانای ماسوولکەکان زیاتر بێت مەترسی توش هاتن بە ئینزیلاق و بەسوانی بەربەڕەکانی پشت کەمتر دەبێتەوە باش هەموو نەخۆشیەکانی پشت ئەنزیلاقە یان زیاتر ئەنزیلاق ئەوەی کە زۆر باوە ئەنزیلاق و سوانە نیشانەکانی چۆن بزانێ ینی کەسێک کە پشتی شێڕەنگە لە خۆ بڵێ من ڕەنگە تووشی فەقەرات بووم یان ئینزیلاق شتێکی لەو بابەتە نیشانەکانی چین بۆن مە کەسێک کە تووشی ئینزیلاق گەورەکانی ئازارە ئەم ئازارە زۆر بە ناڕەحەت ئازارەکە لە بەشی خوارەوەی پشتیاندا و هەندێک جاریش هەیە بە سمتا دێتە خوارەوە تاقو لە پێکانی هەندێک جار هەیە سڕبوونێک هەیە لە پشتی بەڵێن باسی ئینزیلاق دەکەم سڕبوونێک هەیە لە پشتی ئەم سڕبوونە دادەبەزێتە خوارەوە هەندێک جار هەیە کۆنتترۆلی میز و پیسایی باش نامێنێ یەکێک لە نیشانە گەورەکانی ئەوەیە کە قولەپێکە بنی پێکە ئەم جوڵەی کەم دەبێتەوە یان نامێنێ ئەمانەی بەشێکن لەو نیشانانە ئەگەر ئاوا سەیری پشتی نەخۆشەکەشکەی هەز دەکەی پشتی نییە لە پشتی ئینسان سێبەندەکەی تۆزێک چاڵاییە بەسی ئەوانە تۆزێک بەرز بۆتەوە چکە ئەمەش گرژی ماسوولکەکان وای لێ دەکا بەرز ببێتەوە بۆ فەقەراتیش نیشانەی جیاواز هەیە یاخود جیاواز لە مەسەلەن ئەوە بەنسبەت ئینزیلاقەوە بەنسبەت سوانەوە ڕەنگە هەموو ئەوانە ببێ بەس بینە سەر ئەوەی ئینزیلاق چییە؟ ئەگەر سەیرێکی بەربەڕەکانی پشتی مرۆڤ بکەین
لە شێوەی دنچێکی سێوێک وایە لە دیوی فەقەرەکانی بربەرەکانی پشتکەین لە بینی بربەرەکاندا پشتێک هەیە ئەم پشتیە هەردوو فەقەرەکان سەری ئەخانە سەر بۆ ئەوەی تەوازوونەکانیان ڕاگرێ ئەم پشتیە پێک هاتووە لە کڕکڕاگەیەک لە شێوەی دنچی سێوێک وایە لە دیوی دەرەوەی چەند شانەیەکی ڕیشاڵی ڕەخا لە دیوی ناوەوەی مادەیەکی تێدایە وەکو جێڵ وایە کاتێک زەختێک دەکەوێتە سەر ئەو ماسوولکانە ئەو سەر ئەو بربڕانە لە ئاستی توانای پەرچەکردداری ماسوولکەکانی دەوروبەری یعنی واتە ماسوولکەکانی دەوروبەری زەعیفە ناتوانێت ئەو قورسایە ڕاگرێ ئەو قورساییە وا دەکات بەشێک لەو کڕکڕاگەیە دەرچێتە دەرەوە کە دەرچوو لێرەوە دەمارێک دەردەچێت لێرەوە دەمارێک دەردەچێت زەخت دەخاتە سەر ئەو دەمارانە هەندێک جار هەیە بە تەواوەتی کڕکڕاگەکە تەقێ دەرەچێتە دەرەوە ینی کەواتە ئینزیلاق دەتوانین بەدڵێن بە سێ قۆناغە قۆناغی یەکەم بە زەختێک دەچێتە سەر عەسەبەکان قۆناغی دووهەم کڕکڕاگەکە تەقێ بەڵام دەرناچێتە دەرەوە قۆناغی سێم ئاوەکە ئەم جێڵەی کە ناو کڕکڕاگەکە دەردەچێتە دەرەوە ئەمە چۆن تووشە بن دانی شێوازی دانیشتن ئیشی قورسە یان سەبەبەکانی زیاتر بەدڵنیاییەوە هەڵگرتنی شتێکی قورسە بەڵام ئەم هەڵگرتنی شتێوە قورسانە جیاوازیان هەیە ئەگەر بێت و نیم چیلۆ لە لاوە ئینسان پەلاماری شتێک بداوە 20 چیلۆش بەڕێکی وەکو ئەژنۆکان دانی وەکو ئەوانەی کە ڕەف ئێسقال دەکەن ڕەنگە هەمان زەرەدیان هەبێ هەڵگرتنی شتی قورس چییە؟ هەڵگرتنی شتی قورس لە نێوانی من و تۆ یەکێکیکەدا جیاوازی هەیە احتیمال دەکاتە سەر چی پشت دەبەستێ بەوەی هێز و توانای ئەو ماسوولکە و بەستەرە و پشتێنانەی کە بربڕەکانی پشتیان ئاوا داپۆشیوە چەندە هەتا ئەوە زۆر بێ شیاوی یان احتیمالی توش هاتن بە ئینزیلاق بە سوان بە کێشەی بربڕەکان کەمە بێتەوە ماسوولکەکان زەعیف بوون نا وەکو خانوویەک وایە مەسەرەن با بڵێن بینایەک ئەگەر بیکەین پایە و جسری زۆر بێت قایمتر دەبێت ئەم پایە و جسرانە قووەت و توانایم ئەم ماسوولکانن من نمونەیەکت بۆ بێنمەوە ئەم بینایە ئەم پایەی کە کراوە چی تایە چەوی تایە چیمەنتۆی تایە لەگەڵ شیشە بربڕەکانی پشت وەکو ئەم پایە وایە شیشەکەی دادنێن بە ئێسقانەکان بەڵام چەو لم و چیمەنتۆکەی دەبەستینەوە بەچی بەم بەشانە و بەسەرانەی کە ڕای گرتووە ئەگەر هاتوو ڕۆژێک لە ڕۆژان ئەم پایە چیمەنتۆکەی کەم بوو چاوەکەی زۆر بوو بە نەوعێکەوە بوو ئەتەپێ پشتی ئینسانیش هەر کاتێک شانە و بەستەرەکان زەعیف بوون ماسوولکەکان زەعیف بوون یان کە بربڕەکان خۆیان خەلەلێکیان هەبوو ئەتەپێ شێوازی دانیشتن و دانیشتنی زۆر مەسەڵەن بۆ فەرمانبەرێک ئەوە چەند یەکێک لە گرفتەکانی پژێشان وتمان بێهێزبوونی ماسوولکەیە تۆ ئەو کاتێک کە زۆر دادەنیشیت ماسوولکەکانت وەک پێویست ناجوڵێتەوە کە نەجوڵایەوە زەعیفە بێ بۆیە ئێستا لە توڵبی تازە ئەم پشتێندی فەقەراتەی جاران بۆ هەموو کەسێکمان دەنووسی ئێستا بۆ چەند ڕۆژێک نەبێ نانووسرێ بۆ ئەوەی مەجای جوڵە هەبێ جاران ئەوەی کە تووشی ئینزیلاق دەبوو دەیانگوت بڕۆ لە ماڵەوە پاڵکەوە خەزوریشت تا لە بەری هەڵمەستە ئێستا دەڵێن نەخێر ناکرێ دەبێ بجوڵێتەوە بەس جوڵانەکە چییە جوڵانەیەکی تەبیعی بێ لە ناو ماڵەکەدا پەلاماری شتێک مەدە دانیشتنی زۆر پاڵکەوتنی زۆر یەکێکە لەو هۆکارانەی کەوا دەکات زۆر جار هەیە ئینزیلاق نییە بەس بەرەو ئینزیلاقی بەرێ چکە ماسوولکەکان زەعیفتر دەکات بەڵێ بۆچی بە شێوەیەکی گشتی ینی کە دەشتێت تەمەنەوە لە ئێمەیانیوە بەوە پشت کۆم دەبێت یا خۆت کوور دەبێتەوە ئەمە حاڵتێکی تەبیعیە حاڵەتێکی تەبیعیە لەبەرەوەی ماسوولکەکان توانایان نامێنێت و ئەو تەڕی و پاراویەی کە لە ماسوولکە و لە بربڕەکان و لە جونگەکاندا هەیە بەرەو کەمی دەڕواتەوە بۆیە عاملی تەمەنە و لە عاملی تەمەن شتێک هەیە چەند خانە دروست دەبێت و چەند دەڕوخێ کە من دەچمە تەمەنێکەوە خانەکانی کە دەڕوخێ زیاترە لەوەی کە دروست دەبێتەوە بۆیەوە ئێمە کاژین دوات پرسیارەکەت بکە نزیکەی دوو خولەکمانماوە ئەگەر هەندێک ڕێنمایی پێویست بدەیت بە هاوڵەتیان ئەوەی کە لە ماڵەوە هەر کەسێک بتوانێت وەکو خۆپارێزیەک لە توشبوون بە حاڵەتەکانی پشت ئێشە یاخود هەر جۆرێکی دیکەی حاڵەتەکانی نەخۆشیەکانی پشت هەموو پشتێشە بە ئینزیلاقەوە بێ یان بە سوانی بربڕەکانەوە بێ یان جونگەکان بێت پێویستی بەوە هەیە ماسوولکەکان بەهێز بێت ماسوولکەکان بەچی بەهێز دەبێت بە ڕاهێنانی تایبەت کە لە بوارەکانی لە بەشەکانی چارەسەری سروشتی نەخۆشەکان فێر دەکەن ئەوەی ئێمە جیاوازی هەیە لەگەڵ ڕاضەکانی کەدا جیاوازێکی زۆریشی هەیە بەڕاستی ئەم کەسە خۆی ناتوانێت ڕاهێنان بکات ئەگەر خۆی بتوانێت نەخێر خۆی باش نەبیکات چکە زۆر جار هەیە هەڵە دەکات زۆر جار هەیە ئێمەش ڕەنگە هەڵە بکەین چکە هەر بوارەی خۆی مەسەلەن یەکێک ئینزیلاقی یەکێک سوانی هەیە ڕاهێنانەکان جیاوازن بەڕاستی بۆ ئەوەی پارێزراو بێ
لە عملیات لە نەشتەرگەری کە من پێم خۆش بوو باسێک لە ئەگەر بوار بووە باسێکمانکردەوە کردبا کەی پێویستە نەشتەرگەری بکرێت چونکە ئێستا هەرچێکی تۆز لە پشتی لێشە باز دەکەن بەڕاستی باسی بەڕاستی بکەین مەجای کاتەکەمان بەڵێ کەی باشە ئەو کاتانە باشە کەی بیر لەوە بکەمەوە نەشتەرگەریم بۆ بکرێ ئەو کاتانەی کە هەز دەکەم پێکەم خەریکە دەکەوێت سەیتەری میز و پیسایم نامێنێ یان بە ماوەیەکی باش لە چارەسەری سروشتی کە دەڕم چارەسەری سروشتی هەموو جەلسەیەکی چارەسەری سروشتی لە سەعاتێ بە سەعات و نیوە کەمتر نییە وەکو ئەوە نییە کە ئێمە بەدە دەقاڵیە پڕچێنین و ئەڵێین بڕۆ ئەگەر بەوانە بە هەمویان چاک نەبوو ئەنجا دەتوانین بیر لەوە بکەینەوە کە نەشتەرگەری بکرێت ئەگەر نەشتەگەریەکە نەکراوە تەخیر بوو بەڵێ چی بەسەرێت ئەگەر باواقعی بین ئەوەی ئێستا لە سەتانەوەتی پێی دەوترێت نەشتەرگەری بە بوارەکانی چارەسەری سروشتی و بە چارەسەری سروشتی بە باشی بۆی بکرێت لەو عملیاتە لەو نەشتەرگەریە دەرباز دەبێت ئەو حاڵەتانەی کە پێویستە ڕاستەوخۆ نەشتەرگەری بۆ بکرێت ئەو حاڵەتانن کە خەریکە ئەم پێەیە خەریکە باش بەرز نابێتەوە سەیتەرەی میز دروست نابێت یان سڕیەکە ئەوەندە زۆرە هەستی پێ ناکە کەسێک کە تەخیر بوو نەیکرد ڕەنگە تووشی قاچەکەی لەدەستدا تووشی شەلەلیکە باش پشت ئێشە یان ئەو کەسانی کە توش پشت ئێشە زیاتر ژن یان پیاون یان بۆ هەردوو ڕێگەز وەکو یەکە والله خۆ ئەوە ئێستا جاران دەماگوت پیا و زیاتر ئیش دەکات بۆیە نێرینە زیاتر توش دێ ئێستاش نێریدە ئەو کارە قورسانەی کە دەیکا ئەو بۆیە زیاتر توش دێ بەڵام ئێستا ڕێژەکە گۆڕاوە بەڕاستی ئێستا نێر و مێ وەکو یەک ئیش دەکاتە بەرەوە هەردوو لایەن توش دێ بەڵام بە شێوەیەکی گشتی زیاتر پیا و توش دێ لە ئافرەت هەرچەندە جاران ئافرەت زیاتر توش دەهات بەڕاستی چونکە ئافرەت مەسەرەن هەندێ ئەو هۆرمۆناتانی کە دەڕژێت شێوەیەک لە خاوبوونەوە شلبوونەوە لە ناو ماسوولکەکانیدا دروست دەکات بۆی لە کاتی مناڵبووندا حەوزی بە ئیسراحەتر بکرێتەوە ئەوە سەبەبێکی سەرەکی بوو بۆ ئەوەی زیاتر تووشی مەسەرەن بڵێن پژێشان بوو بێ بەس ئەوەندەی ڕێژەکە بە شێوەیەکی گشتی ئەوەی ئەمڕۆ من تێبینی دەکەم نێرینە زیاترە چونکە بەڕاستی ئەو کارکاری نێرینە دەیکا ڕەنگە مێنە تۆ خۆی خۆی لێ بپارێزێت بەڵێ سپاس بۆ محەممەد پشدەری پسپۆڕی چارەسەری سروشتی زۆر سپاس سپاس بۆ ئێوە سپاس بۆ دەیبێتم سگی باش بۆ بەڕێستان و بۆ بینرانی عزیزیش بەڵێزان کات